لەگەڵ دەرسی 11 بین لە زنجیرە دەرسی دیدڕوونی کە باسەکانی یان ڕێساکانی جیهاد باسەکە لە ڕوانگەی ئەهلی سونەت و جەماعەت. لە ئەڵقەی ڕابردووە باسمان لە گومانی ئەو کەسانە کرد کە داوا ئەکەن ئەبێ ڕیزی مسلمانان و ڕیزی کافران جودا بوو بنەوە لە یەکتر بەرەی هەردوو لە معلوم بوو بێ ئەنجا ئەتوانین جیهاد ڕاگەیەنی. لێرەشە ئەمڕۆ بە پشتیوانی خوای گەورە هەر باس لە بەردەوامبوونی ئەو یان شەرحی ئەو ئاەتەی کە ئەوان هەندێکیان ئەیکەن بە حوجە هێنینەوە کە ئاەتی لەو تەزەیەلووە واتە فەتح 25 ئەوە باسەکەین کە چۆن ئەوان ئەم ئاەتیان کردووە بە بەڵگەی خۆیان مناقەشەی بەڵگەکە ئەەکەین کە ئایا ئەم ئیستیدلالە یعنی بەڵگەهێنانەوە بەم ئاەتە بۆ ئەو هەڵوێستەی خۆیان ڕاستە. ئەوەلەن ئاەتەکە خوای پەروەردگارە فەرمێ ولولا رجال مؤمنون ونساء مؤمنات لم تعلموهم أن تطؤوهم فتصيبكم منهم معرة بغير علم ليدخل الله في رحمته من يشاء لو تزيلوا لعذبنا الذين كفروا منهم عذابا أليما. ئەفەرمێ ئەگەر لەبەر هەبوونی پیاوانێکی مسلمان و ژنانێکی مسلمان نەبوایە طبعاً کە لە ناو کافرانی مەکانیشتە جێبوو بوون کە ئێوە نایان ناسن و ئەگەر جەنگتان بەرامبەر بکردایە ئەمانیش تووشی زیانە هاتن و ئێوەش عیبە و گلەییتانە هاتە سەر بێ ئەوەی بە ئەن قەست زیانەکەتان بەوان گەیاندبێ. ئاوا خوای گەورە هەر کەسێکی بوێ ئەی خاتە بەر ڕەحمەتی خۆی. ئەگەر کافرەکان لەوان جودا بوونایەتەوە سزای سەختی کافرانمانەدا، یعنی مەبەست لە ئەوەی ڕۆژی حودەیبیەیە کە ئەگەر ئێوە جەنگتان لەگەڵ ئەهلی مەکە بەرپا بکردایە لەوانە بوو هەندێک لەو مسلمانانەتان بکوشتایە کە لە ناو ئەوانان نیشتە جێبوو بوون. بەمەش هەم زیان لە ڕیستانە کەوت تەرەفی ئەو لالیانە کوژە مسلمانەکان یعنی و ئێوەش تووشی خەم و خەفەتێکە بوون پێی. ئەنجا هەندێک کەس ئەم ئاەتە کاتە بەڵگەی ئەو گومانە و ئەڵێ تێکەڵبوونی کافران و مسلمانان بربەستە بۆ جەنگی کافرەکان، عوزرێکە بۆ جەنگ نەکردن لەگەڵیانە، چونکە ئەگەری ئەوە هەیە کە مسلمانانیش لەو بەرەو لەکە لە ناو کافرانان بکوژرێن. ئاشکرا و ڕوونە کە کارکردن بەم گومانە مسلمانان ئەگەیەنێتە ئیلغاکردنەوەی جیهاد بە تایبەتی لەم زەمانەی ئێمەیە، چونکە بەپێی ئەو تێگەیشتنە هەردوو جۆری جیهادی هێرش و جیهادی بەرگریکردنەکە ئەبێ ئەنجام نەدرێ و نەکرێ، چونکە وڵات نییە لە جیهانە مسلمانی لێ نەبێ. ئەوە چین، ئەوە هندستان، ئەوە رووسیا، ئەوە ئەمریکا، ئەوە ئوسترالیا، ئەوە نەرویج، ئەوە فنلەندا، باکووری فنلەندا، هەر شوێنێک بڵێ ئەمانە دارالکوفرن. بەڵام ئایا لە دوای هەبوونی توانا و هێز نابێت جیهاد بکرێ؟ وەڵامی ئەم گومانە لە دوو لاوەیە. یەکەم، ڕوونەدانی جەنگ لە نێوان مسلمانان و کافرانە لە ڕۆژی حودەیبیە خۆی لە خۆیان فەرمانێکی قەدەری خوایی بوو، ناشکرێ قەدەر بە هەنجەت بهێنرێتەوە.